یا من ناوم سۆران جەمالە بە خێوکەری باڵندەم لە ساڵی 2013 گەڕامەتەوە بۆ کوردستان لە دەرەوەی وڵات ژیاوم وەکو بە خێوکەر گەڕاومەتەوە بۆێرە بەڵامی تر وا ڕێکەوت من ببم بە خاوەنی دوکانێک کە دوکانی کاردیناڵی ناوە لە ساڵی 2014 لە مانگی چوارەوە ئەم دوکانم هەیە کە ناوی دوکانی کاردیناڵە. ئێمە لە کوردستانە هەوڵی ئەوەمان ناوە بە بەردەوام بتوانین ئەم ئارەزوی بەخێوکردنی باڵندە لە کوردستانە بەرەو پێشەوە بەرین بە شێوازێکی زانستی و تەندروست و هەوڵی ئەومان ناوە کە بتوانین پەیوەندیەکی بەهێز و تونج و تۆڵ دروست بکەین لە بینی باڵندە و کۆمەڵگەیە و هەوڵی ئەومان ناوە کە ئێمە لە کوردستانە سەرچاوەیەک یا سامانێکی زۆر دەوڵەمەندمان هەیە لە باڵندەی شێوی، سامانێکی زۆر دەوڵەمەندمان هەیە لە زۆر لە باڵندە کە ئێمە ئەتوانین بەرهەمی بێنین و ئێمە لە هەوڵی ئەوە بووین لە ماوەی پێشوشە هەوڵی ئەوەمان ناوە بە هەر شێوەیەک بێت بتوانین شوێنێگە بێ وەکو مەحمی بتوانێت باڵندەی شێوی کوردستان کە بپارێزرێ و لە ڕاوکردن کە بەداخێکی زۆرەوە ئێڵێن ئەمڕۆ بووە بە بازرگانیە کە ئەچنە دەرەوەی بڵین لە ناو شارە بیا لە دەرەوە هەوڵی ئەوە ئەیرێت کە ڕاو بکرێت و بە پارەیەکی زۆر کەم بفرۆشرێت کە چەند کەسێک کردوانە بە بازرگانی هیوادارین کە ئێمە بتوانین ئاستی ڕۆشنبیری تاجی کورد ئەمەنە بەرز بێتەوە کە باڵندە کێویەکانمان بە سەرمایەی ئەم وڵاتەدا بنرێن ئەمان خوان بە لێپرسرا و دانێن بەرامبەر هەرچ باڵندەیە کە لە سروشتی کوردستانە هەیە کە لە دەرەوەی لە باخەکانمانە ئەیبینین ئەمە کارێکی زۆر گرنگە کە ئەبێ هەمومان پێکەوە کاری بۆ بکەین ئەبێ هەوڵی ئەوە بین کۆمەڵەیەکمانە بێ لە ڕێگەی ئەو کۆمەڵەوە ئیش بکەین کار بکەین بۆ ئەوەی کە هەم ئەم ئارەزوە جوانە لە کوردستانە بەرەو پێشەوە بەرین هەم باڵندە سروشتەکانمان زیاتر بە خەڵک ئاشنا بکەین بە تایبەتی بڵین باخچەی ساوایان لەگەڵ بڵین قوتابخانە سەرەتاییەکان کە لەوێ بتوانرێت تەلەبە ببرێت بڵین بۆ ئەو شوێنانەی کە باڵندەی کێوی لێ بۆی مناڵەکانیشمان زیاتر ئاشنا ببن و وایان لێ بکەین کە ئەوان خۆیان بە خاوەنی ئەو باڵندانە دانین. بەیانی هەڵکاکە بۆ بینینی ڤیدیۆی زیاتر سبسکرایبی کەناڵی یوتیوبی دووە ڕۆژ نێت بکەن.